خۆپێشاندانن لە دژی نەحەقیان نژادی لە چەند باژارن ئەمریکا بەردەوامن. بیرەوەریا 57 ساڵیە گوتارە من خەونێک هەیە هاتنووکردن. و چما داعش عێریشان پتر لە دەڤەرا خانقینی دکا؟ لە باژارê Portland û di dawîttirîn tundûtîjiyan de lê dijî nijadperstiyê zelama hatkuştin li demê ku Serok Donald Trump neyarê xwe yê Demokrat Joe Biden xetabar dike bi lawaziyê li hember tawanan û tundûtîjiyan. Lê piştî ku girseya piştevanên Serok Trump li bajarê Oregon teqe kirî, Biden Serok tawanbar kir bi helkirina agirê tundûtîjiyê. شەڕ و لە هەفچۆنên Portland پشتی نەڕەحەتیان هەفتیا بۆری بوو لە کینۆشا ویلایەتە ویسکانسن و خۆرتێکی سپیە 17 ساڵی دوو خۆپێشاندەر کوشتین لەبەرە سەرۆک ترامپ سەردانا باژار بکە ji بۆ ڕاوستاندنا ئالۆزیên bi sedemê teqeyê li reşekî. Fermandarê wîlayetê ji serokî dixwaze ku hizra seredanê neke û dibêje seredanawî dê birîna kûrtir bike. خواپێشاندانên bi tundûtîjî lê dijî neheqiya nijadî û ferq û cudahiya nejadî li çend bajarên Amerîka berdewamin taybet jî piştî kongreyên niştimaniyên her du partiyan. Ev bûye naverokê babetekê siyasî û naverokê hilbijartinên bên yên Serokatiya Amerîka. خۆپیشاندەران دوای چەند ڕۆژ لە تەقەی پۆلیس لە جەیکۆب بڵەیک دووبارە ڕۆژی شەمە هاتنەوە سەر شەقامەکانی شاری کەنەوشا لە ویلایەتی ویسکانسن. بڵەیک 7 جار تەقە لە پشتی کرابوو. ئەو زیندووە بەڵام خێزانەکەی دەڵێت کە لە کەمەر بە خوارەوە ئیفلیج بووە. چەند ڕۆژ دوای تەقەکردنەکە مێر منداڵێکی سپی چەکداریش تەقەی لە کۆمەڵێک لە خۆپیشاندەران کرد کە لە 3 کەس دەدات و دوانیان دەکوژێت. ڤیدیۆی تەلەفۆنەکان ئەوە پیشان دەدا کە ئەو لە دوای تەقەکەش هاوکات کە چەکەکەی هەڵگرتووە بە شێوەیەکی ئاسایی خەریکی پیاسە بووە لەگەڵ پۆلیسەکاندا. ئەم ڕووداوەش داواکاریەکان نوێ دەکاتەوە بۆ چاکسازی لەناو پۆلیسدا. هەروەها ناڕەزایەتیەکان دژی نادادپەروەری ڕەگەزی لە شاری پۆرتلەندی ئۆرێگۆن بەردەوام بوو. ئەو شارەی کە تێیدا کەسێک کوژرا لە نێوان پێکدادانی خۆپیشاندەرانی ژیانی ڕەشەکان بە نرخە و لایەنگرانی ترامدا. سەرۆک ترامپ تویتێکی کرد و تێیدا نووسی یاسا و ڕێسا. هەروەها چادوۆڵف سکرتێری ئاسایشی ناوخۆش داوای دەستپاراستنی کرد. ئەگەر دەتانێت خۆپیشاندان بکەن بە پێی یەکەم هەموارکردنەوە ئەوە ڕاستە، تکایە بە ئاشتی ئەنجامی بدە. کاتێک هێلی تونندوتیژی دەبەزێنن ئەوە هەمان ئەو شتەیە کە پەیوەندی بە وەزارەتی ئاسایشی ناوخۆوە هەیە کە من سرنجم خستۆتە سەری. ئەوە مسۆگەر دەکەین کە هەر جۆرە تونندوتیژیەک لە هەر لایەک لە شارەکەماندا کۆتایی پێدەهێنین. سیناتۆری دموکرات ئیمی کلۆبۆچار هەوڵەکانی ترامپ بۆ وێناکردنی ڕکابەرەکەی واتە جۆ بایدن وە کەسێکی لایەنگری پەشێوی ڕەت دەکاتەوە و دەڵێت کە نەڕەزایەتیەکان لە سەرانسەری وڵاتدا لە ژێر ئیدارەی دانۆڵد ترامپدا پەرەی سندووە. ئەمە تەنها لە شوێنێکدا ڕوونادات، لە هەموو وڵاتدا ڕوودەدات، لە هەموو شوێنانەی لە ژێر ئیدارەی ترامپدایە. ئێمە سەرۆکێکمان هەیە کە لە کۆشکی سپیەوە کە مڵکی خەڵکە وەستاوە و دەڵێت ئەو دەتەوێت پارێزراوبی. ئێمە لە ئەمریکای داناڵد ترامپدا پارێزراو نین. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانەکاندا وا بڕیارە سەرۆک ترامپ سەردانی کنەوشا بکە بۆ بەسەرکردنەوەی پۆلیسی ناوچەکە و هەروەها هەڵسەنگاندنی ئەو زیانانەی بەهۆی خۆپیشاندانەکانی ئەم دوایانەوە دروست بووە. ماوەیەکە تونندوتیژی لە کاتی خۆپێشاندانەکانی ئەمریکادا ڕوو ئەدەن. زۆربەی شارەزانش پیشبینی ئەوە دەکەن ئەمە دیاردەیەکە یان دیاردەی بەهێزبوونی بزودنەوەی ڕادیکالە لە ئەمریکادا. ئایا کۆنگرەی هەردوو پارتی کۆماری دیموکراتەکان هۆی ئەوە بوون کە ئەم دیاردەیە پەیابێ یان بەهێز بێ؟ ئێستا لەگەڵماندا دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆری فەلسەفە لە زانکۆی یونیەن کۆڵج لە نیویۆرک. دکتۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ڕاستە دیاردەی ڕادیکالیزم لە ئەمریکادا هەیە و بەهێزتر دەبێ؟ سپاس بۆ ئێوە. بەڵێ بێگومان دیارە ڕادیکالیزم تۆزێک دووماناییە بە دیوێکە ترسێکی وا هەیە کە گوایە لەلایەن بلاک لایڤز ماترەوە یان ئەنتیفاوە دژە فاشستەکانەوە و لەلایەن چەپەوە جۆرێک لە هەڵچوونی توندوتیژی هەیە. بەڵام لە ڕاستیە
ئەگەر بڕوانین وەکو ئەو زانیاریانەی کە لە بەردەستمانایە بە پێچوانەوە زۆرتری و توندوتیژیانەی کە ئەنجام دراون لەلایەن ڕاستەڕەوەکانەوە بووە و هەڵبەت دیارە مێژوویەکی دوور و درێژی ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی دامەزراندنی. دیارە ڕادیکالیزم هەر هەبووە چەندین ساڵ هەبوو، بەڵام دەمویست ئەوە پرسیاری ئەوە بکەم لە 2 هەفتەی ڕابردوودا گوێمان لە چەند پەیامی زۆر توندی خەڵک بوون لە ناو کۆنگرەکانی دموکرات و کۆماریەکاندا. ئەمانە هۆی ئەوەن کە ئەم بزوتنەوەیە یان ئەم دیاردەیە زیاتر دیار بێ بەرچاو بێ؟ بەڵێ دیارە کە مەسەلەکە دەگاتە دەوروبەری هەڵبژاردن پرسیارەکە ئالۆسترە لەلایەن کۆماریەکانەوە، تەنانەت ئەوانەی کە پشتگیری ترامپیش ناکەن ئێستا ئاگدا هوشیارن بەو ڕاستیەی کە بەشێک لە پشتگیری جەماوەری ترامپ لە ناو سپی پێستە ڕاستەڕەوەکاندا دیارە نەک هەمویان، بەڵام بەشێکیان و بەشێکی تریان لەلایەن تونڕەوە با بڵێن ئاین پەروەرەکانەوە بە تایبەتی لە باشووری وڵاتەیە گرفتووەکانی ئەمریکا و بەشێکی تر با بڵێن لە دەوروبەری شارە گەورە هەمە ڕەنگەکان چ لە ڕۆژەڵات بێ یان لە ڕۆژاوای ئەمریکا یان لە ناوەڕاست. ئەجا بۆ ئەوەی ئەم بەشە لە دەنگ لەدەست نەدەن دیارە جۆرێک لە متمانەدان هەیە بەو دەنگانەوە. ئەو دەنگانە عادەتەن با بڵێن ریاکشنەرین پارێزگارن لەلایەن دموکراتەکانەوە دیارە وەکو دەزانی زیاتر پشتیان بەستووە بە دەنگی لیبرالی وا کە دژی با بڵێن ڕەگەزپەرستی ڕاستە و خۆ توندوتیژی ڕەگەزپەرستین لەبەرەوە ئەو جۆرە دەنگانە پەیدا دەبن کە بەوە چێ زۆر دژی یەکتری بن. بەڵێ دکتۆر سەلاحەدین زەمینەی کامیان لەبارە بۆ ئەوەی ئەم دیاردەیە تونتر بکەن، بۆ نمونە کۆماریەکان یان دموکراتەکان؟ ڕاستڕۆکان زیاتر زەمینەی توندوتیژیان هەیە و ڕاستڕۆکان با بڵێن لە ڕووی مێژوویەوە زیاتر وەکو ژمارە بە شێوەیەک کە تەنانەت بەراورد ناکرێت لە ڕاستیە بە ژمارەی ئەو توندوتیژیانەی کە ئەنجام دراون لەلایەن چەپەکانەوە. بۆ نمونە یعنی هەر سەیری ئەم چەند ساڵی ڕابردوو بکەی ئەو جۆرە توندوتیژیانەی کە گەیشتوتە حاڵی کوشتن، تاوانی کوشتن زیاتر لەلایەن ڕاستڕۆکانەوە بۆ لە ڕاستیە حاڵەتێکی وامان نییە لەلایەن یان لە کۆتایی شەستەکانەوە تا سەرەتای هەفتاکان ئەو کاتە ئەندەرگراوندمان و ئەوە لە دوای ئەو شتی وامان نییە کە تەنانەت ئەنتیفا کە ئێستا هەیە ڕاستی ئەوکو دەزانین ڕێکخراوێک نییە جوڵانەوەیکی کۆمەڵایەتیە و تا ئێستا حاڵەتی توندوتیژی کوشتن نەبووە دەسەدەستی. دکتۆر تکا بە کورتی هەندێک خەڵک وا بۆ دەچن کە ئەگەر دۆناڵد ترامپ نەبێ بە سەرۆکی داهاتوو یانی دەرنەچی ئەوە ئەم توندوتیژیە ئەم ڕادیکالیزمە لە ناو پشتیوانانی ئەودا بەرز دەبتەوە. هەندێکشیان بە پێشەوانە دەڵێن ئەگەر جۆ بایدن نەبێ بە سەرۆک ئەو بۆ نمونە ئەو بلاک لایف ماترە ڕەنگە بە هێستر لێبێ و تونتر لێبێتن. تۆ چی دەڵێ بە کورتی تکایە؟ بەڵێ بێگومان هەردوو لە هەندێک لە پرۆپاگەندەی تایە و دیارە هەردوو لاش هەندێک ترسیان هەیە چونکە ترس مەسلەیەک نییە کە بە شێوەیەکی پێویست با بڵێن پەیوەندی بە واقعەوە هەبێ. خەڵکی با بڵێن سپی پێستی زیاتر پارێزگارەکان جۆرە ترسێکیان هەیە. ئایا ترسە چەندێک زەمینەی هەیە ئەو پرسیارێکی ترە بە دیوەکەی تریشە بە هەمان شێوە یانی بەڵام لە حاڵەتی نەبردنەوەی دۆناڵد ترامپە بێگومان شت ڕووەدات ئەمە هەمومان ئەیزانین بەڵام بەو هیوایی کە نەگاتە توندوتیژی. دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفسۆری فەلسەفە لە زانکۆی یونیۆن کۆڵج لە نیویۆرک، زۆر سوپاسی جناب دەکەین. سپاس بۆ. کنگرەیە نیشتیمانی کۆماریان وەسا سەرۆک دۆناڵد ترامپ دیار کرد و ڕێبەرێکی بەهێزە لە هەمبەر نەیاران.
لێ نەیاری وی یە دموکرات جۆ بایدن دەبێژە ئەوێ بە هەفبەندین ئەمریکا ڕابەنەوەکە سەرۆک ترامپ دۆستێ دیکتاتۆران بە. لەوتاری پەسەندکردنی بربژارکردنی لە کۆنگری نیشتیمانی کۆماریەکان سەرۆک ترامپ گوتی جۆ بایدن بربژاری سەرۆکایەتی دیموکراتەکانی نێاری ڕابەرێکی لاوازە و وڵات لەناو دەبات. جۆ بایدن تەواوی ژیانی کارەکەی بەسەر برد بە پشتبەستن بە سەرچاودەرەکیەکان بۆ خەونەکانی کرێکارانی ئەمریکایی و گواستنەوەی کارەکانیان بۆ دەرەوە و کردنەوەی سنوورەکان و ڕەوانەکردنی کوڕان و کچانیان بۆ شەڕکردن لە جەنگە بێکۆتاییەکاندا. لە میانەی کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکاندا جۆ بایدنی جێگیری سەرۆک لە سەردەمی بەڕێوەبەرایەتی ئۆباما ترامپی بە کەسێکی مەترسیدار وێناکرد وەک دەڵێت پێگەی ئەمریکای لە جیهاندا لاواز کردووە. من دەبمە سەرۆکێک کە پشتیوانی لە هاوپەیمانەکانمان و دۆستەکانمان دەکەم و بۆ نێرانمانی ڕوون دەکەمەوە و ڕۆژانی لێبوردن لە دیکتاتۆران کۆتایی دێت. لە سایەی سەرۆکایەتی بایدندا ئەمریکا چاو ناپۆشێت لەوەی رووسیا خەڵات بدات بۆ کوشتنی سەربازانی ئەمریکایی. سیاسەتی دەرەوەی دیموکراتەکان لە دژی جەنگە بێکۆتاییەکان و پێشنیازی خەرجکردنی کەمتر دەکات بۆ بەرگری نیشتیمانی و هەروەها ڕەخنە لە ڕەفتارەکانی بازرگانی چین دەگرێت. کۆماریەکان ئەمساڵ بەرنامەیەکیان نەنووسی بەڵام گوتیان ئەوان بە کۆی دەنگ پشتیوانی لە ڕەوانگەی سەرۆک ترامپ بۆ سیاسەتی دەرەوە دەکەن. پارتی کۆماری بەردەوامە لە گردبوونەوەی لە دەوری کارنامەی سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپ ئەوەی سەرۆک ئەمریکا بە پلەی یەکەم دادەنێت. ئەو دروشمەی لە میانەی هەڵمەتی سەرۆکایەتی 2016دا ترامپ ناوبانگی پێدەرکرد و ئامانجەکانی دیکەی سیاسەتی دەرەکیش کە گوتبووی سوپای ئەمریکا بێننەوە وڵات و کۆتایی هێنانیش بە پشت بەستن بە چین. مایک پۆمپەیۆ وەزیری دەرەوە ستایشی سیاسەتەکانی ترامپی کرد سەبارەت بەوەی کە دەڵێت ئەمریکا پلەی یەکەمە. ڕەنگە ئەو دروشمە سەرۆک ترامپی لە هەموو پایتەختەکانی بیانی ناودار نەکردبێت بەڵام سەرکەوتوو بووە. دیموکراتەکان کۆڵن پاوەڵی کۆماریان پیشاندا ئەوەی کە وەزیری دەرەوە بوو لە بەڕێوەبەرایەتی جۆرج دەبلیو بوشدا کە گوتبووی جۆ بایدن بایەخ بە سوپای ئەمریکایی دەدات. ئەمە لەو ئەزمونەوە دێت کە ئەو هاوبەشی لەگەڵ ملیۆنەها خانەوادەی لەشکری پێدەکات. ئەوانەی ڕۆڵە خۆشەویستەکانیان بۆ جەنگ بەڕێدەکەن و لێزدان دەپاڕێنەوە بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ وڵات. وتارەکەی ترامپ بە زۆری سەنگی خستە سەر چین سەبارەت بە پەتاکە و پەیوەندیەکانی بازرگانی و کاری دەرەکی و دەڵێت بەیژین لە ئەمریکا دەباتەوە ئەگەر بایدن بە سەرۆک هەڵبژێردرێت. کۆماریەکان قسە لەسەرەوە دەکەن کە کێ زیاتر توندە و کێ دەتوانێت تونتر بێت لەگەڵ چین. دیموکراتەکان قسە لەسەرەوە دەکەن کێ زیاتر کاریگەرە لە کێبڕکێکردن لەگەڵ چین. ئەمە تەنها سەبارەت نییە بە وروژاندن لە ڕێی وتارە شەڕەنگێزەکان سوکایەتی پێکردن یان تۆمەتبارکردن بەڵکو مەسەلەکە پەیوەستە بە سوودوەرگرتن لە هێزی ئەمریکایی و زیادکردنی تواناکانی پێشبڕکێ و کارکردن لەگەڵ هاوپەیمانان و بەکارهێنانی دیبلۆماسیەت بۆ بەڕێوەبردننی پێشبڕکێ بە شێوەیەکی کارا کە خزمەتی بەرژەوەندەکانی ئەمریکایی دەکات. ئەوانەی کە دەبنە پێشبڕکێی مەولا درێژ و مەترسی زۆر و گرانبەها لەگەڵ چین. هاوکاتی ئەوەی هەردوو کاندید ڕوانگەی زۆر جیاواز پێشکەش دەکەن سیاسەتی دەرەکی فاکتەرێکی یەکلاکەرەوە نابێت لە هەڵبژاردنەکەدا. ئەوە شتێکی کەمیێنەیە کە ئەو بێتەوە ڕەچاوکردنەکانی یەکەم دووەمیان سێم لە نێو دەنگدەراندا جگە لە کاتی جەنگدا نەبێت. نیگەرانیەکان ئێستا سەبارەتن بە کۆڤید-19 سەبارەتن بە ئابووری و پەیوەستە بە خەسڵەتی کەسایەتی و جۆری ڕابەرایەتی ئەوەی لە داهاتوودا بەدی دەکەین جا لە سایی بەڕێوەبەرایەتی ترامپدا بێت یان بایدن. چاوەڕوان دەکرێت هەردوو کاندید لە میانەی دیبیتەکانی مانگی نۆدا کە لەسەری بدوێن لەوانە دەستوەردانی بیانیە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی مانگی 11دا. و لە ڕۆژاینی بیرەوەریا 57 ساڵیە مەش و گوتارە بناو دەنگە ڕێبەری سیڤیلی ئەمریکا مارتن لوتەر کینگ هات ساحکردن. لە ساڵە 1963 بوو دەما مارتن لوتەر کینگ گوتارە خۆیان بناو دەنگ من خەونێک هەیە لە واشنگتن دای. دەبی ڕێنمایین ڤایرۆسا کۆرۆناژی لێ بەهزاران ئەمریکی لە واشنگتن جڤیان لە وێ بیرەوەریە ji bo diyarkirina nerazîbûnê li hember tundûtîjiya polîsan li dijî reşan. دوای 57 ساڵ تێپەڕین بەسەر خۆپیشاندانەکەی واشنگتندا داخوازیکەرانی یەکسانی ڕەگەزی جارێکی تر لە واشنگتنی پایتەخت گرت بوونەوە. هاوکات لەگەڵ ئەو خۆپیشاندانانەی سەرتاسەری وڵاتەکەی گرتوێتەوە دژی توندوتیژی پۆلیس کە ئەمریکی ڕەشپێستەکانی گرتوێتەوە. هەرگیز هەموو مافێکی هاوڵاتی بوونمان بەدەست نەهێناوە، هەرگیز قەرەبوون نەکراوینەوە.
هاتوین بۆ لای لینکڵن لەبەرەوەی پەیمانی پێدابووین پەیمانەکەیان شکان. هاتوین وەک ئەوە 57 ساڵ لەمەوبەر دکتۆر کینگ هاتە ئێرە بۆ ئەوەی بڵێت ماندوو بووین لە شکاندنی پەیمانەکان. ئامادەبووان لەسەر تاسەری ئەمریکاوە هاتوون. Newcastle, PA. Polk City, Florida. I am from Cleveland, Ohio. I live in Connecticut. بە پاسی و شەمەندەفەر و ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان هاتوون بۆ بەشداریکردن وە خۆیان دەڵێن بەشداریکردن لە ساتێکی مێژووی لە نێو سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا. لە 1970کاندا گەورە بووم ئەو ساش بە زۆر هێنایانین بۆ بەشداریکردن ئەو دەمە منداڵ بووم لەوە نەدەگەیشتم کەسانێک داوای مافە سیڤڵیەکانیان دەکرد. ئێستا لە 2020 هاتوین گربووینەتەوە بۆ هەمان مەبەست چالاکی دەکەین دژی ڕەگەزپەرستی و نەبوونی یەکسانی هێشتا گرفتی مافی دەنگدان هەیە شتێکی زۆر ناخۆشە. کوشتنی ئەمریکی ڕەشپێستەکان لەلایەن پۆلیسەوە بووە تا بابەتێکی سیاسی بەهێز لەم هەڵبژاردنەی سەرۆکاتی ئەم ساڵدا. بریانا تێلەر و جۆرج فلۆید و کەسانی تریش کە مردن لە کاتی دەست بەسەرکردنیان لەلایەن پۆلیسەوە وای کردووە زۆرێک داوا بکەن لە سەرتاسەری وڵاتەکە گۆڕانکاری لە سیستەمی پۆلیسدا بکرێت. کۆبنەوەکەمان پێوەستە بە ڕاگررتنی هەڵوێستی وحشیگەرانی پۆلیسەوە کە تا ئێستا بەردەوام بووە هەروەها هوشیارکردنەوەی خەڵک بۆ دەنگدان. ئەو مافی خۆمانە لەبەرەوەیە منیش لێرە ئەگەر دادوەری نەبێت ئاشتیش نابێت ئێمە دادوەری و ئاشتیمان دەوێت. ڕاپرسیە گشتیەکان دەری دەخات زۆرێک لە ئەمریکیەکان لەو بڕوایەدان لە یاسای تاواندا ڕەشپێست و کەمایەتیەکانی دیکە وەک سپی پێست ڕەفتاریان لەگەڵدا ناکرێت. هەروەها ڕاپرسیە گشتیەکان دەری دەخات نزیکەی نیوەی وڵاتەکە پشتگیری بزاوتی ژیانی ڕەشپێستەکان بەهای هەیە دەکەن. دەکەوێتە سەر هەموو ئەمریکیەکان بە هەموو جیاوازیە ئەتنی و ڕەگەزەکانیان بۆ ئەوەی بگەن بەوەی کە ئەمریکا بەڵێنی پێداون. وا چاوەڕوان دەکرێت خۆپیشاندانەکانی ژیانی ڕەشپێستەکان بەهای هەیە لە هەفتەی داهاتوودا بەردەوام بێت. هاوتا هەفتەکانی دادێت هەڵمەتەکانی سەرۆکایەتیش بەرەو کۆتایی دەڕوات. هەوڵدانێکە چالاکیەکان و ناڕزایەتەکانی شەقام ببێتە هۆکاری کەوتنەوەی سیاسەتی نوێ و یاسای تازە. لەڤان هەیامان ملیتانên کۆمەڵا دەوڵەتا ئیسلامی داعش ێریشان لە هەریما خانقینێ dikin ڕایەدارên لەشکریشی dibêjin ew bi sedemê Hindiya ku rewşa ewlehiyê li wê herêmê gelkê lawaz e. دواهێرشی داعشە بۆ سەر چەند ئۆتۆمبیلێکی بارهەڵگر لە ناوچەی شێرکی سنووری قەزای خانەقین کە لە ئەنجامی هێرشەکەدا 4 کەس کوژران و 2 بارهەڵگریش سووتێنران. ناوچەکە خاڵی سەربازی پێشمەرگە و هێزە عێراقیەکانیشی تێدایە بەڵام بوونی ئەو هێزانە داعشی لە هێرشەکانی ڕانەگرتووە. دۆخیامنی ناوچەکە هێندە خراپە تەنانەت لە ڕۆژیشدا جموجۆڵ و هاتوچۆی تێدا کەم و سنووردارە. ئەم منتەقانە داعش هاتیە وەشەو شەڕ ئەدەن لە بەهێزەکان پێشمەرگە ئەدەن لە سوپای عێراقی ئەیە مۆزوعەکەوەتانی ها لە بەرچاوتان پێڕەشە دایانە لە ئاوای شێرک دایانە لە سوپای عێراقی ئاوای شێرک ئەم منتەقانە گشتی کورتشی هاتیە و عەرەبشی هاتیە. دوای هەر هێرشێکی داعش پێشمەرگە و هێزە عێراقیەکان بەجیا ناوچەکانی خۆیان دەپشکنن. چڕی دارستانەکان و فراوانی ناوچەکە وای کردووە ئۆپەراسیۆنەکان زۆر سوودیان نەبێت. پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە ڕۆژدا لە خاڵە سەربازیەکانیانەوە چاودێری ناوچەکە دەکەن بەڵام گرفت ئەوەیە داعش دوای خۆراوەبوون دەردەکەوێت. 5-6 ئێوارە هاوڵاتی مەدەنی ناتوان دەربچون ناتوان بڕۆنە دەرەوە ئەوەی لە سنوور دیەکەی بێ لە دیەکەیە ئەوەیشی لە سنوور دیەکەی نوێت لە منتقەکە دەرەچێت بەعنی ئەگەڕێتەوە ناوچەکەی. ناوچەی شێرک وەکو سێگۆشەی مەرگ ناوی دەرکردووە. خراپی دۆخی ئەمنی ناوچەکە بارهەڵگرەکانی ڕانەگرتووە. بارهەڵگرەکان لە ژێر لولەی تفەنگەکاندا و بێگوێدانە ژیانی خۆیان لە نێوان هەرێم و عێراقدا هاتوچۆ دەکەن. هەرچەندە ئەم ڕێگەیە لە ڕووی ئەمنیەوە بۆ هاتوچۆی بارهەڵگرەکان خراپە بەڵام بازگەی میلیشیاکانی کەمتر تێدایە و لە گێرە و کێشەی بەرتیل دەیان پارێزێت. شەڕەکان ئەو شارعانە چۆڵن ئەوان تێنە سەر جادەکان تێنە سەر جادەکان خەڵکە فڕێنن سیارە ئەستێنن هاوڵاتیە کوژن شتەکانە لێەوە ڕووەدا ئەگەر سەر جادەکان بە خاڵی سەربازی تەنراون خاڵی سەربازی پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە یەکتری نزیکن بەڵام سەرباری هەماهەنگی نێوانیان متمانە نییە. جوتیارەکان لە کاتژمێر 9 بەیانی تا 4 ئێوارە کار دەکەن. لەگەڵ نزیکبوونەوە لە خۆراوەبوون
هیچ گەرانتیەک بۆ پاراستنی ژیانیان نییە بۆیە ناوچەکە جێدێڵن. ئێمە لە ساعت 3 ڕووینەوە لە 8 تینەوە بۆ شەو نامێنەوە خۆتان زان وەزعەکە شلۆخە خەڵکە لێرێنیمان ماڵمان لێرە نییە چیم هەیە لێرە بمێنمەوە کابرای کرێکار خاوەن دوای لەم بیان گولێ لێمدا خاوەن عەرز هین منەکە. ناوچەی شێرکی ڕۆژاوای خانەقین ناوچەیەکی پڕ لە ململانیە و کێشمەکێشە. لەلایەک جوتیاری کورد و عەرەب لەسەری ناکۆکن، لەلاکەی تر سوپا و پێشمەرگە تەبانین لەسەری. لە وڵاتریشەوە داعش دەست لە هیچ لایەکیان ناپارێزێت. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای دیالە. پشتی دەرکەتنا ڤایرۆسا کۆرۆنا سواربوونا پاسکلان بووە یەک ji çalakiyê navdar li Amerîka ku xelek dikare li derveyî malê bike û xwe ji ڤایرۆsa korona jî biparêze. Komelek li nêzik Washington hatiye damizrandin alîkariya zarokan dike ka çawa ew dikarin bi hev ra demê xwe biborînin û ji ڤایرۆsê jî parastî bin. Kamîreya Kurd Connection û rokan eşik çûne nav wan zarokan. لەگەل دەستپێکە بەلاوبوونا پاندەمیە ڤیرۆسا کۆرۆنایê خەڵک li hemû cîhanê ji bo tedbîrên sexlemiyê bi şeweyekî nû tevlî ciwatê dibin. Ev zarok jî li nêzîkê paytext Washingtonê tîmekî bisikletê bi navê Franklin Park Falcons ava kirine. Em ji ber Covid-19 gelek aciz bibûn. Me nitkarî bo pir tiştan bikirbaya. Min pir ji zarokê cîranê xwe kir ku em bû dema 5 salan hevdûnaz dikin, em tîmeka bisikileta ava bikin. Niha em li derve dileyîzên bisikileta dihajon. Di destpêkê de zarok şerm kirine ji ber ku hevdû nas nekirin li bi alîkariya malbatê ev tevlî tîma bisikletê bûne. Bi sinordayîna derketina dervayê piranîya malbatên zarokan ji malê kar dikin û her wiha zarokên xwe mêze dikin. Bi vê tîma bisikletê piçekî bêhna wan derketiye. Yep, I work from home full time. Ez û hevjînê xwe ji malê kar dikin. Ji ber vê ev tîma bisikletê ji bo me pir baş bû. Zarok ji demjimêr 8 sibê heta 5 êvarê li derve ne. Lê ew dûr ji civakê bisikletê dajon. Bi mijilbûna tîma bisikletê zarok wextê xwe pir li ber kompîterê derbas nakin. Usually I watch like Ez di havînê da piraniya demê li televizyonê temaşa dikim. Lê ji destpêka tîma bisikletê ez pir li TVyê temaşa nakim. Ez keyf xweşim ku ez diçime derve. Me hevaltiyeka baş çêkiriye. Bi pandemî ajotina bisikletê li Amerîkayê de pir zêde bûye ji ber ku piraniya bisiklet ji Çînê tê û ev demekî bi destxistina wan zehmet bûye. Pêdiviya min bi bisikleteka nû hebû. Ji ber ku a min êdî biçûk bû ji min re. Min ew da xwişka xwe. Em çûn gelek dikanan ku bisiklet bikirin, lê me nedît. Di dewiyê de bavê min li ser internetê bisikleteka kevin bû min kirî. Ne bi tenê kirina bisikletan lê çêkirina bisikletê xira jî zehmettir bûye. Li ber vê dikana bisikletê müşterî di rêzî de disekinin ku bisikletê xwe ya xira bûyê çê bikin. Ez nîv saetê dûrî vê derê me. Di dema dawiyê de ez hatim vir 2 saetan rawestam ji bo bisikileta xwe ya xirab çê bikim. Îro ez zû hatime vir ku bikevme rêzê de û karê xwe zû xilas bikim. Ne bi tenê zarokên mezin lê zarokên piçik jî dixwazin bi van re bilêzin. Ev mamoste kurê xwe tîne cem zarokan ku bisiklet bajo. Kurê min 2 sal û nîv e û taze fêrî ajotina bisikletê dibe. Dema zarokan li derve dibîne, dixwaze here cem wan. Zarokên wê taxê pir dilgermin û gazî wî dikin. Ew jî pir keyfxweş dibe dema zarokan dibîne. Vîrusa korona bandorekî mezin li ser hemû mirovan li cîhanê de çêkiriye li divê taxê Marylandê ku li gel Washington DC'ye bandora vîrusa korona gelekî erenî çêbûye. Zarokên vê taxê ji sibê heta êvarê li derve bi hevalên xwe re dilêzin, bisiklet an ku du çex dajon lê tedbîrên tenduristiyê paşguh nakin, mask xwe dikin. Rûken Işık, Dengê Amerîka, Maryland. Gola keşişê li herêma Wanê bûya qonaxa gerîdeyan û xelkê herêmê û deverên diyên Tirkiya jî. Li havînê xelek zû qesta wê gomê dike ji bo dîtina dîmenên bedewên wê û dîmenên bedewên devera dûrûberên wê jî. Arif Aslan ev raport gihandiye. Herêma Wanê di demsala havînê da bi hemil bedewiya xwe wek bi pênûsa şewakarekî hatiye xemilandin dîmenên bêhempara dixe berçavan. Li vê herêmê çiyayên bilind, behra Wanê, kulîlkên rengîn û dehan golên xweşik hene.
Çiyagerên herêmê jî bona ji vê dewlemendiyê sûd wergirin di her demsalê da li van deran rêwîtiyan organîze dikin. Piştî ku hikûmeta Tirkiye hin tedbîrên li hember belavbûna vîrusa korona sistkirin, bi vê mebestê çiyageran jî berê xwe da aliyê gola keşişê. Ji ber nexweşiyê Covid-19 ji ber wê nexweşî kes nederdket. Ev sêm hebû millet mal da gêjitahî dîtibû. Vê gavê ji wextê me got em ê bişin geştê gelek hatin nêzê 85 kesa îro hatine hane golê gola keşiş. Çiyageran beriya ku dest bi gera gola keşişê bikin, bi hevra taş xwarin û amadekariyên xwe pêkanîn. Tîma çiyageran bi pêşengiya kulûba sporên xwezaya gelî ber bi gola keşişê ve dest bi meşe kirin. Yani hevayekî gelek xweş heye, gelek mîstik em bêjin heye. Yani meriv pê aciz nabe, meriv ne dicemê de ne ji pê xwe dide. û meşana wê gelek xweş e em derdûrowê heta li qelqelî dizivirin û tênê heta were nêwer dêbin em rojekî xweş derbas bikin. Gola keşişê dikeve roşilatê bajarê Wanê û ji navenda bajêr 6 kilometran dûr e. Gola ku di nava sê çiyayan da ye 2505 metre ji deryayê bilind e. Qasî Bedewî şînahiya gola keşişê kulîlkên zerên li derdora golê jî balê dikişine ser xwe. Çiyageran di nava van kulîlkên xweşik da demek dirêj wêne kişandin. 3000 sala vê golê çêkirine em ji dijîn kon em bigerin ça çêkirine çakîne em ji xwe re digerin fotoğrafa dikişinin. Ez kêf xweş dibûm. Yani ez hem dibin ya sosyal medya ez bu xelkî lêkolîn dikim ki bila ev najî bibînin. Bila ev najî werim vê bajara me navçeya me van varê me bibînin ku em yani pir xweş e. Her wiha li gor dîrokzanan gola keşişê ji aliyê ûrartuyan ve beriya 3000 salan ji bo çandiniyê hatiye avakirin û bi ava golê zeviyên navenda bajarê Wanê dihatin avdan. Pêşengê çiyageran Demez di vî warî da ev tişkotin. Zamanê ûrartuya Kralê Duyemîn û pêşa zanînê 685 û 745 ev gola dest hatiye çêkirin. Du bendê we hene bendek yavê milî ya jê xelasiyê vê gavê ew bajarê ku Wanê tê de zamanê wa da cihê çandinê bû û wext çandina xwe wê derê dedikirin pê vê golê ew der av dida. Arif Aslan, Dengê Amerîka ji gola keşişê Wan. و هەتا جارێکە دی دیگەینێک دە بەرنەمەکە دیا کورت کۆنەکشن دا لێرە لە واشنگتن ئەڤە دەخیلی شەمۆیە هیڤیا خۆشی و شادیێ ژوەڕە دەخوازە بەدوعا.